هەڵێ ئەم ژیانەکەی ژیانەوە کەوی بەندی قەفەس ژێر چەپۆکەی ڕافزین و نۆکەری پیاوی تەرەس چی بکەین لە دەستیان؟ خەڵکێکی خێرخواز یەخوە خوای گەورە لە بەڵاو موسیبەت لایەنە خوایە هەموو کاتە دوعای خێریان بۆکەم خانوویەکیان بۆ کڕیم لە ژاڵی جەزاجاف بە شەولا کرێنە. سڵاو لێ بێم کاتۆ باش. سەلام و ڕەحمەت الله بسم الله الرحمن الرحیم خوایە گیان بە ناوی تۆ فەرموو چی دەوێ با لە خزمەتان قوربانێ بەم. چەند ساڵە ئیشی چەقۆتیشکردنەوەکەی؟ قوربان لە 72 ئیشمە. 72 بەڵێ. جیاوازی ئەوسا و ئێستا چییە لە چەقۆتیشکردنەوە؟ من هەتا 83 چەرخی دەستیم پێ بوو بەشانم گێڕا لە 83ەوە کردم بە کارەبا دوای کارەبا 4 ساڵی شەکردووە مە عارەبانە. ئەم عارەبانەیە؟ ئارەوەڵا. پێشتە دوکانەیە بوو؟ نەوەڵا هەرە گەڕا من گەڕۆک بوو. گەڕۆک بووی؟ ئارەوەڵا. ئەی چەقۆی جاران و چەقۆی ئێستا فەرقی چەقۆی ئێستا جاران کابرا دوکانی گەزی بوو لە هەفتەیەکا 3 جار چاکێکە 4 جار چاکێکە. ئێستا؟ ئیسا لە هەفتەیەکا 2 هەفتە جارێکان جار چاکێکە. بۆ ئەمە کەسابەتەکەم بۆ تۆ یا کۆلەی چەقۆکان باش بووە؟ خەڵک پاری پێ نییە کاکە بەچی من نەمەعاشەیە نەیزێ ڕاز ناکەن لەگەڵ ئەو خەڵکە ئەو خەڵکە داماو بووە هەناسە سەد بووە هەمووی هەر بە مەعاش خۆرەوە تاکوونێ دەوڵەمەند بەخوا هەمووی داماو بووە. قورس نییە پاڵنان بەم عەرەبانەیە ئەوەی 40 کیلۆ قورسە 40 کیلۆ هەژا چی بکەم ماوە کورن نەوەڵڵە جەق 2 ڕۆژ 3 ڕۆژ جارێم جایەمە بازار هێزم تیا نەماوە بەخۆ شەکرەمە و زەختمە و ئەسایە پرسم لە ڕۆژێکە چەنە دەسەکەی بەم کارە؟ وەڵایی لە ڕۆژێکە 6000 7000 دەسەکەوێت. جە بەڕێوا چی بەم؟ نەوەڵڵا بەس ئەوەی شکل بەسایی خواوە خەڵکێکی خێرخواز یەخوە خوای گەورە لە بەڵاو موسیبەت لایەنە خوایە هەموو کاتە دوعای خێریان بۆکەم خانوویەکیان بۆ کڕیم لە ژاڵی جەزاجاف بە شەولا کرێنە. دەی خوا خێریان بنووسێ و کەسانی باشەر ئارە بەخوارە وەڵڵا یا ڕەبی ماڵیانەوە بێ لەگەڵیەوە. باشە بەڵێ تۆ ڕاستەکرێت چینی بەڵێ بەڵام بژێوی ژیان لە ڕۆژێکە بە 6000 دینار بەڕێواچێت کورە نەوەڵی سە من خۆم و خێزان و بەخواستێ چوار مناڵیش هەموویانیانەوە سەروەرگم هەموو جارێک ئیجا چی بکەم دە چی بکەم دە فەرموندەمە مرۆمە چۆرەوە خەبرە کە مردی شێرە بێ بچیت. هەڵێ ئەم ژیانەکەی ژیانەوە کەوی بەندی قەفەس ژێر چەپۆکەی ڕافزین و نۆکەری پیاوی تەرەس چی بکەین لە دەستیان؟ تەمەنێ سەرکەوتووە. بەڵێ ماشەڵڵا تەمەنێکە کرد. بەڵێ تەواو هیلاک نەبووی بەدەست عەرەبانەوە. کورە چۆ ئەیدە چی ئەەکەی کاگە دەفەرموو چی ئەەکەی دەوا ژیان نییە دەکات لەبەر 2 مانگ مەعاشەگەن بەشی خۆم و خێزانم ناگاکەگەین ئەچین بۆ عەیادە خۆ عەیادەیەک بەخۆ 70-80 تیە چی؟ نەخۆشیشی؟ ئەرێ خەسەم بەخوا شەکرەمە نەخۆشی ئەم قاچانمە نایە لەگەڵمە هەردووکیان تووشی دەواری و تووشی هین بوو خێزانم زەختیەتی شەکرەیەتیویش نەخۆشی دڵیەتی ئەیدە بەخوا هەجێ بەیاکەی نەبی بین بە حەقی عەیادە. وەزعی چەقۆ چۆنێ چەقۆی جاران باش و یاخ چەقۆی ئێستا؟ وەڵاهی چەقۆ ئەگەر خەڵک گەرپاری پێ بە چەقۆی چاگەیە ئارەوەڵا بەڵام خەڵکیسە ئەم 2000 و 3000 سینیا کڕێت گوێ نهاتێ خۆ چاک نییە. تیژەکرێتەوەوانە؟ تیژەکرێتەوە بەڵام بە هەر هەفتەیە بەشەکە. چەقۆی باش چی هەیە بۆ منەوە چەقۆی چاقم لەلایەوە تا ئەمە بەرازیلیە لە بەرازیلۆگاتە ئێرەمە ئەمە بەرازیلە ئەمە بەڵێ جامە زۆر زۆر گەورەمەی چییە؟ ها ئەمە گەورەکانێتی ئەمە بچووکەکانیەتی ئەمە بچووکەکەیەتی ئەوە بچووکەکەیەتی ئەمە چی پێکرێم گەورەیە؟ ئەوە بۆ زەڵاتەیە بێت. ئەم گەورەیە؟ بەڵێ بۆ کەلەرم من بەکاری بێنم دەست پەنجەی خۆمە بەم بۆ کەلەرم و بۆ قەرنابی دووانە بۆ گەزەکان ئەوە بەکارێنێ. ئەوە بەکارێ؟ بەڵێ. ئێمانە چی نەمانی ئێرە؟ ئەوانە شەخۆی بالە. بالە نەما؟ بەڵێ. بەشتی باشتیایە؟ وەڵا بتیایەتی خراپ نییە. تا ئێستا گرانترین چەقۆکە تیژە کرد بێتەوە. مای چەند بۆ؟ ئێستا من چەقۆم هەیە لە ماڵ و پۆڵەندی. پۆڵەندی؟ ئیسە نییە نییە. بە دەوری 100,000 100,000
لە 100,000 گرانتری هەیە چەخۆ؟ نا نیەتی نام بیستووە نەوە تا 100,000 هەیە تا 100,000 ئارەوەڵا چییە پۆڵایە چییە؟ پۆڵایە مادەیەکی ڕق کاتی خۆی قەسا بەکاریانێنا بۆ گورونی حیوان بۆ سەربڕین ئێستا چی بەکارهێنان؟ ئارامسترۆ و پۆڵەندی ئارامسترۆکە یابانی سەهر نییە نییە ناوە ئەی ئەو هی زمانی هەشتاکان وکە حکومەتی عێراقیەنە ئەیە ناو کاتە بە چەند بۆ کاتە؟ ئەو کاتە بە 230 فلس بوو 230 فلس ئارەوەڵای وەرەقەیەکە کاوە چەخۆیەک باسی چەخۆیشی ئاسایی بکەین نەک زۆر گران نە زۆر هەرزان چەخۆیشی ئاسایی کە بۆ نەم دوکانانە بەکارێن چەند جار تیژەکرێتەوە؟ وەڵای 2 ساڵ تیژەکات بۆ نمونە کابراز هەموو هەفتەیە میژوەمانەکە هەموو هەفتەیە ئارەوەڵا چەخەکانیان چەخۆی گەز و چەخۆی زەڵاتە و مەکینەی گۆشت و ئەمان ئەبێ لێزانی بوێت ئەی ماڵان ئێستا چەخۆ تیژەکەنەوە؟ ناچمە بەر ماڵان نەچۆ بەر ماڵان ناوەڵا بەس بازار لای حەوزە وشکەکە و لای پشتی مزگەوتی گەورە و گەزان و هەتا چێتە پشتی وەرزیوانەوە ئەنام یەگەڕێن گەڕەمە ئەم تاکوێ ساوەڵەکە من بە چیا بزانم چەخۆیەک ئەسڵیە و چاکە بۆ ماڵی خۆتەوێت ئەگە بۆ ماڵی خۆمم بێت بەرازیلی ئەمڕۆکە لە بازارڕ ئەسڵ چاکتنی من بۆی کە خۆڵم نەبڕێ چۆن بیناسمەوە چەخۆ بەرازیلی دوو ناوێ ئیسا ئەمە پێڵێ مۆدێن ئەمە زۆر ئەسڵی ژنیە لە چاوە زۆر ئەسڵ نییە نووسراوە ها مۆدێن نووسراوە لەکوێ نووسراوە؟ مۆدێل ئەوە بەڵام ئەم مۆدێرنە بەقی چەقۆیەتر هەیە بەقی و ئاسڵی ئەو چەقۆی وە 15 بەدەیە ئەمە چەنە؟ ئەمە منەیە بە 1000 وەڵا هەر بەڕازیلیشە بەس ئەمە پێڵێن مۆدێن هەیە مۆدێرنی بۆیەوە نێ و پاری زیاتر چەند سەرخێزان لە ماڵەوە؟ لە ماڵەوە 4 سەرخێزانی کەسیانی شەکان؟ کۆرەیشی چی ناوەڵە وەکو خێزان کەسم لا نەماوە هەر خۆم و خێزانی بەڵامی تر دوو کچیشم دراوسێ منی ئەمە هەمیشە لەوێن خوازیایان بێەوەی بیا سەلامەت بێەوەی بیا